هاوشێوەی ڕێکخراوەکانی ژنان ماوەی زیاتر لە 9 ساڵە لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوی یەکێتی پیاوان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو توندوتیژانەی دژ بە پیاوان دەکرێت. پیاوانیش بەشێکی زۆری قوربانی دەستی دابنەتەکانی کۆمەلگان و بەشی قوربانی دەستی ژنانی شێوە توندوتیژی وەران بە پیاوانیش ئەنجام بدرا. بۆیە لەو سۆنگۆی و لە ساڵی 2007 تا بەڕسمی ڕێکخراوێکی پیاوانی کوردستانمان ڕاگەیاند. ئەم ڕێکخراوە ئەندامەکانی پێکهاتۆ لە چەندین کەسایەتی کۆمەڵایەتی و یاسایی سەرەڕای هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی پیاوان و ڕوبەڕووبوونەوەی ئەو توندوتیژیانی دژیان ئەنجام دەدرێت لە کۆمەلگادا هەوڵ دەدات لە دادگادا لە ڕووی یاساییەوە کار لەسەر دۆسەی توندوتیژی دژی پیاوان بکات و مافەکانیان بۆ وەربگرێت. ئامانجی ئێمە داکۆکیکردن بە دەرەجە یەک لەو پیاوەی کە هەستەکەین غەدری لێکراوە سکاڵایەکی تۆمار کردو لە دادگا ئێمە لە بری ئەوەی کە ئەم پیاوە لە کاتێکە کە کێشەیەکی کۆمەڵایەتی و یاسایی هەیە لە دادگاکان لە بری ئەوەی کە خۆی بچێت بارێکی تر بۆ خۆی زیاد کە قورسایی مادیش بکەوێتە سەرشانی بۆ پارێزەرەکەی ئێمە هەوڵ ئەدەین لە ڕێگەی پارێزەرەکانمانەوە کە سەر بەیەکێتی پیاوانی کوردستان و ئێمە خۆمان تەمیلانەکەین ئەو ئەرکە مادیە لە کۆڵی کەینەوانی خۆمان داخڵ بین وەکو پارێزەری خاوەن کەیسەکە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی یەکێتی پیاوان ساڵانە ڕێژەی توندوتیژیەکان دژ بە پیاوان لە هەرێمی کوردستاندا لە زیادبووندایە بەتایبەت لە 3 ساڵی ڕابردوودا کە قەیرانە سیاسی و ئابوووریەکان لە کوردستاندا پەرەیسەندووە. شێک لە پیاوانن کە خاوەنی ئابووریەکەن یاخود بنەمایەکی ئابووریان هەیە سەیرەکەی کاتێک بەهۆی بەرزی و نزمی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و عێراق ڕوو ئەدات ئەمانە ڕوبەڕووی ئیفلاس بوونە بنەوە بەتایبەتی لەبەر ئەوەی سەرتا بەهۆی ناوشیاری خێزانەکانن لە ناو خێزانەکانەوە ئەم پیاوانە ڕوبەڕووی لە مەبوون و شکاندن ئەبنەوە بۆیە ئەنجاکە ناو کۆمەلگاسۆ بۆیە بەشێک لە پاڵنەرەکان لەوە چێکە خێزانەکان بن یاخۆ ژنانە کەسکاری ژنان کە ئەم پیاوە پەنابەتە بەرخۆکوشتن بۆی ڕوبەڕووی ئەو لە بمبوون و شکاندن نەبێتەوە بە داخۆسێکی پەنابەتە بەرخۆکوشتن. غیری ئەوەی کە فەرمانبەریشم و لە شوێنێک ئیشوکاری خۆم هەبوو بەیانیان هەڵ ئەسام یەکسەر ڕووکەمە ئیشەکەی خۆم کە تەماشام کرد بە شێوازێ لە شێوازەکان شتێکی نامۆم بینی بەوەی کە هەوڵێکی ناتەندروستە لەلایەن خێزانەکەمەوە بۆ لەناوبردنی من کاتێک کە ئەبینم نانێکی بۆ ئامادەکردوم و خۆی چۆتەوە خەوتووە بۆەوەی من بە شێوازێ شێوازەکان ئەو خواردنە بخۆم و لەناو بچم. هەرچەندە لە ساڵانی ڕابردوودا بە بەردەوامی باز لەو توندوتیژیانە دەکرا کە خانمان لە چوارچێوەی خێزان و لە دەرەوەی خێزان ڕوبەڕووی دەبوونەوە بەڵام ماوەی چەند ساڵێکە لە دوای دروستبوونی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان باز لەو توندوتیژیانەش دەکرێت کە پیاوان لە چوارچێوەی خێزان و لە دەرەوەی خێزان ڕوبەڕووی دەبنەوە بەڵام جیاوازیەکان ئەوەیە کە پیاوان زیاتر ڕوبەڕووی توندوتیژی دەرونی دەبنەوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.